بە کوژی سێ هاوڵاتیەکەی شارۆچکەی قەڵاتزێ دەستگیر کران. سوپای پاسداران بەرەو سنوورەکانی هەرێمی کوردستان بەڕێکەوتن. پەرلەمانتارێکی عێراق ئاشکرای کرد ئەوەی بەغداد دەیکات بەرامبەر هەرێم گێچەڵی سیاسیە. لا تیوار نیوزەوە سڵاوتان لەبێت. تابانجافم و سێ هەواڵتان پێشکەش دەکەم. شەوی پێنجشەممەی ڕابردوو سێ کەس لا سنووری قەڵاتزێ لە یەک کات و شوێندا کوژران. ئاسایش و پۆلیسی ڕاپەڕین ناسنامەی بۆ کوژەکەیان ئاشکرا کردو. بۆیان دەرکەوت کە بکوژ بۆ سنووری هەولێر هەڵاتووە. وەک ئەو دوو دامەزراوە ئەمنیە دەڵێن ئێستا توانراوە بۆ کوژەکە دەستگیر بکرێت کە پیشەی پێشمەرگەیە و هاوکات سوپاسی پۆلیسی کۆڕیان لە هەولێر کردووە کە هاوکار بوون لا پرۆسەی دەستگیرکردنی بۆ کوژەکەدا. ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو ڕایگەیاند سوپای پاسداران هێز بەرەو سنووری هەرێم دەگوازێتەوە. ڕێکخراوەکە لە تۆڕی تەلەگرام نووسیوێتی ئەمڕۆ دووشەممە 20 خەرمانانی 2023 بە پێی ئەو ڤیدیۆانەی دەستی هەنگاو گەیشتووە. هێزی زەمینی سوپای پاسداران بە شێوەیەکی چڕوپڕ هێز و چەک و چۆڵی قورس بۆ سنووری مەریوان و هەرێمی کوردستان دەگوازێتەوە. ڕێبوار بابکەیی ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی سەبارەت بە نەناردنی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە با میدیای پارتی ڕاگەیاند ئەمە یەکەم جار نییە بەغداد هەڵوێستی لەم جۆرە بەرامبەر بە هەرێمی کوردستان وەردەگرێت. وەکیشی هەڵوێستی ئەمجاری بەغداد درێژە پێدەری ئەو سیاسەتەیە کە لە ڕابردوودا بۆ دژایەتی کردنی هەرێمی کوردستان گیراوەتە بەر. وەکیشی بەغداد گێچەڵی سیاسی بە هەرێمی کوردستان دەکات. هەروەها ڕاشی گەیاندووە ئێمە لە سەروبەندی هەڵبژاردنین. هێزە شیعەکانیش بۆ ئەوەی شکستەکانی خۆیان پەردەپۆش بکەن و قەیرانەکانی نێو خۆیان بگوازنەوە دەرەوەی عێراق دێن و یەخەی هەرێمی کوردستان دەگرن. ئاماژەی بەوەش کردووە باشێک لە هێزە شیعەکان دەیانەوێت پەیامێک بگەێنن با شەقامی عێراقی کە گوایە سەرچاوی کێشەکان حکوومەتی هەرێمی کوردستانن. بە یارمەتی هاوکارانم سێ هەواڵم پێشکەشکردن کاتێکی شاد.